عەبدولباست عەبدولسەمەد قورئان خوێنی بەناوبانگ و خاوەنی دەنگی ئاڵتوونی کوردە. بە 15 بۆ 16 پشت ئەچینەوە سەر کورد. ئەگەرچی شێخ عەبدولباست کورد بووە، بەڵام کوڕەکانی زمانی کوردی نازانن، تەنها چەند وشەیەکی کوردی دەزانن، بەڵام شارەزای مێژوو جوگرافیای کوردستانن. عەبدولباست خاوەن قوتابخانەیەکی تایبەت بووە لە قورئان خوێندندا کە پێشتر بوونی نەبووە. شێوازی قورئان خوێندنی تازە کردەوە لە هەموو جیهاندا. دەنگی بەوە جیاکرێتەوە کە دەنگێکی تند و بەرزی هەبووە، لە تەبەقەی بڵندا و ڕەزمی دەنگی لا خوێندنەوەدا نەرمەوە. خاوەنی نەفەسێکی درێژ بووە. ئەو هەستەی لە دەنگیدایە زۆر ناسراوە لە لای هەموو کەس کە گوێی لێبێت. شێخ عەبدولباست لە ساڵی 1927 لە گوندی ئەرمەنتی پارێزگای قەنای مەسڕ لەدایک بووە. لە تەمەنی 5 ساڵیەوە دەستی بە قورئان خوێندن کردووە و لە تەمەنی 10 ساڵیدا قورئانی بە تەواوی ختم کردووە. شێخ عەبدولباست چەندین نازناوی هەبووە، لەوانە خاوەن دەنگی ئاڵتوونی و قورئان خوێنی مەککە و دەنگی مەلایکی، نەک بە تەنها مسڵمانان بەڵکو کەسانی نامسڵمانیش گوێگری دەنگی عەبدولباست بوون. سەردانی زۆرینەی وڵاتانی ئیسلامی کردووە، لەلایەن سەرۆکی وڵاتانەوە خەڵات و ڕێزلێنانی پێبەخشراوە. باوکی کۆچکردوم عەبدولباست عەبدولسەمەد چەند خەڵات و ڕێزلێنانی لەسەراستی وڵاتانی عەرەبی و ئیسلامی پێبەخشراوە. زۆربەی وڵاتانی عەرەبی و ئیسلامی گەڕاوە، چووبێتە هەر وڵاتێک ڕێزیان لێناوە و خەڵاتیان پێبەخشیوە. لەلایەن دایان سەرۆکی وڵاتانی عەرەبی و ئیسلامیەوە خەڵات کراوە. لێرەدا چەند نمونەیەکە گێڕمەوە. لە لوبنان خەڵاتی بەرزی پێبەخشراوە لەلایەن سەرۆکی لوبنانەوە. پاشای مەغریب خەڵاتی بەتوانایی و لێهاتووی و ڕۆشنبیری پێبەخشیوە. لەلایەن وڵاتی مالیزیا و پاکستان و سەنیگال سەرۆکی کۆچکردی فەڵەستینەوە خەڵات و ڕێزلێنانی بۆ کراوە. عەبدولباست بۆ هەر جێگایەک چوو بێت ڕێزی لێداوە. عەبدولباست سەمەد لە ساڵی 1951 بۆ یەکەمین جار لە ڕادیۆی قاهیرە قورئانی خوێندووەتەوە. تەواوی قورئانی لەسەر 420 کاسێت تۆمار کردووە. دامەزرێنەری سندیکای قورئان خوێنانی مصر لە ساڵی 1983 و هەر لەو ساڵەدا وەک یەکەم نەقیبی ئەو سندیکایە هەڵبژێردراوە. ئێمە لە شێخ باستەوە ڕێز و ئەدەب و ڕەوشت فێر بووین. خوددا لێی خۆش بێ نمونەیەکی باڵای ئەدەب و ڕەوشتی چاک بوو. هەر کات کێشەیەک لە ناوچەکەیدا هەبوایە بە نەرمونیانی و بە شێوەیەکی ئاسان چارەسەری دەکرد. ئەمە ژوای کردبوو کە لە ناو خەڵکدا زۆر خۆشەویست بێ و ڕێزی زۆریان لێدەگرت. لە هەموو جێگایە خۆشیان دەویست، نەک تەنها لە پارێزگاکەی خۆی بەڵکو لە تەواوی میسڕدا. لە ڕابردوودا مصر بووبووە ناوەندێکی گرنگ بۆ فێربوونی هونەری قورئان خوێندن و خوێندکاران لە سەرجەم وڵاتانی ئیسلامیەوە دەهاتنە مصر بۆ فێربوون. چەندین قوتابخانە و شێوازی نوێی قورئان خوێندن لە مصرەوە سەریان هەڵداوە. لە دوای کۆچکردنی کۆمەڵێک لە پیاوانی ئاینی ناسرا و میسر بە قۆناغێکی تاریکدا تێپەڕن. بەڵام ئێمە وەک سندیکای قورئان خوێنان و دەنگبێژانی ئیسلامی پلانمان هەیە لە ماوەی داهاتوودا گرنگی بە بەهرەی نوێ بدەین لە هەموو ناوچە و گوندەکانی میسر. ئەو بەهرە نوێیانە لە خۆوەگرین و لەسەر شێوازەکانی قورئان خوێندن و مەقاماتە مۆسیقیەکان پێیان دەگەیەنین. لە میسر دەیان ڕۆشنبیر و هونەرمەند و سینەماکار و پیاوی ئاینی کە دەورێکی گرنگیانە بۆ لە کۆمەڵگای میسریدا کوردن، بەڵام بەهۆی پشتگوێ خستن و ئاوڕ لێنەدانەوەیان شوناسی کوردبوونیان ون بووە. سەنگەراغا NRT قاهرة. يقال لصاحب القرآن الكريم اقرأ